موضوعی دەربەندیخان قەت کۆتایی نایە تا کەی باسیکەی هەر هێشتان کەمە بەڕاستی ئەم زبڵ و خەشەڵەی کە فڕێدەن ئەم ئەوانە ئاوەکەیان بە تەواوی پیس کردووە هەر ئاوی دەربەندیخان هەر پیسە هەر ئەیانوێ پاکی کەن و هەر پاک نابێتەوە بەڕاحەتی ئێمەش قەدلەی ناخۆینەوە هەرچی ماڵی دەربەندیخانی خۆ دەربەندیخانێ ئاو ئەکرێ و ئاو لە کانیاوەکان دێنێ لەم لاولەولا دێگەیشتی لەکوێ کانیاو هەیە لەکوێ ئاو هەیە ئەچین لەوێ ئاو دێنین بۆ خواردن ئەم زباڵانەی کە تۆ ئەیبینی لەم ئاوا قۆک و قوتو وەکو دەبەی پلاستیک وەکو شتی مردارە بووەتن فڕێدەنە ناو ئاوەکەی سیروان ئاوەکەی سیروان بە تەواوی پیس بووە بە تەواوی ئەتوانم بڵێم شانۆی هوەرێکە لەو هوەرانەی کە ئەتوانێت زۆر ڕاستە و خۆ بچێتە ناو قوڵایی ناخی مرۆڤەکانەوە و هوەرێکە زۆر زیندوێتی ئەیە بە ڕۆحی بینەر لە ناو هۆڵە و جەماوەر لەسەر شەقام هەڵبەتە بۆ هەریەکەیان ناوێکیانەیە کاتێ دەیتە هۆڵەوە تۆ بینەری بەڵام کاتێ لە شەقام سەیری نمایشەکەی تۆ جەماوەری واتە تێکەڵە لە هەموو چین و توێژەکان بۆیە هیوادارم بتوانین لە ڕێی شانۆوە بەشێک لەو ئازارانەی کە لە ناو کۆمەڵگا هەیە و بەشێک لەو خواستانەی کە لە ناو تاکی کوردیا هەیە کەم یا زۆر بتوانین لە ڕێگەی شانۆ ئێمە بیگەێنین یا هونەرمەندانی شانۆ بیگەێنن لە هەموو دنیاشا شانۆ بۆ خۆی پێگەیەکی بەهێزی هەیە ڕاستە ڕەنگە ڕۆژگارێک هەبێت تەکنەلۆجیا کاریگەری گەورەی لەسەر هەبێ و ئێستا ڕاوبەچوونەکانیش جیاوازە هەندێڵێن بەهۆی پێشکەوتنی کۆمەڵگاوە ڕەنگە کاریگەری شانۆ بەو شێوەیە نەمابێ نەخێر پێم وایە ئێستا زیاتریش لە جاران شانۆ کاریگەری هەیە لەبەرەوەی هەمیشە خەڵک ڕائەکا لەو ئامێرانەی کە ئەی جوڵێنێ پێویستی بە ڕۆحێکی زیندووتر هەیە کە توانێت لە ڕێی شانۆوە بیگەێنێت. ژینگە ئەو چەمکەیە کە ئەمڕۆ بۆ بە بابەتێکی زۆر سەرەکی لە هەموو سەرجەم مرۆڤایەتیە لە هەموو دنیاە لەبەر ئەوەی وەک باسمان کرد تەکنەلۆجیا بەهۆی بڵاوبوونەوەی کۆمەڵێ ڤایرۆسی تەکنەلۆجی کە کاریگەری هەیە هەر لە ئامێرێکی بچووکەوە کە لەبەر دەستا هەتاوەکو بە گەورەی هەستەکەی ژینگە بە هەموو شێوەیەک پیس بووە بە دروستکردنی ئەمانە پاشتر خۆراکی چەنەها دروستکردنی خێرایی کە ئەبێتە هۆی زیانێکی گەورە بۆ ژینگە و شتە جیاوازەکان کە لە ژیانە پێوترێ مغڕایاتی ژیان ئەمانە زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی ژینگە پیس بکەن ئەگەر جاران تۆ ساڵێک بە 2 دەستجلەوە ئەدبردە سەر ڕەنگە ئێستا لە ساڵەکە 10 دەستجلێ هەبێ ئەم جل و بەرگانەش بە خۆی دیسانەوە کارێکی پیسبوونی ژینگەن کەواتە ژینگە بە هەموو شێوەیەک پیس بووە بۆی ئەم هەموو شێوە نەخۆشیە دروست دەبێت لەسەر جەم مرۆڤایەتی لەبەرەوە ئێمە پێویستە ژینگە چۆن بەکاری بێنین لە بوارەکەی خۆمانەوەکو هوەری شانۆ دەتوانین جێگەی بکەینەوە مەرج نییە تۆ پەیامی سەرەکیت لە ناو دەقەشانۆیەکە بۆ ژینگە پارێزی بێ بەڵام ئەتوانی لە هەندێک گۆشەیە لەسەر زاری
کەسایەتیەکانەوە لە ناو بیرۆکەکە جێگەی بکەیتەوە بۆی پێویستە ئەمڕۆ ڕۆشنبیران هونەرمەندان هەموو ئەوانەی لە هەر بوارێکا کارەکەن هەریەکان بەپێی ئاستی جێبوونەوەی خۆی چەمکی ژینگە پارێزی پەروەردە بکە و بیگەێنێ و کۆمەلگا هۆشیار کاتەوە. ئەو نامەردە بوو ئەویش لە هیچ لە ژوورەوەیەک بوو لە هیچ هاتنە دەرەوەیەک منی پێش خۆی ناخست تەنها ئەو کاتە نەبێ کە بەدار لێدام و منیش لە پێشی ڕامە کرد هەی نامەرد بۆ شانۆ وەکو دیارترین هونەرە کە لە ناو کۆمەلگا و ئێمە ئەتوانین شانۆ لە هەر کولتورێک بەجیا ببینین. من پێم وایە لە کوردستان ژێر هەردەوەن و دار و بەردێک لە لادێ و لە شار پڕە لە ڕاست، پڕە لە تەمسیل، پڕە لە گێڕانەوە، پڕە لە ئەفسانە، پڕە لە قسەی خۆش و نەستەق و پاک و خاوێنی نیشتمان. ئەگەر ببڕوانگاوە تماشای شانۆکەین و ئەتوانێت شانۆ ئەمانە تێکەڵ هەزر و ئەندیشە بکەین و ئەتوانێت شانۆ پێشکەشکرێ، یانێ زمانێکی زۆر زۆر سادە کە شانۆ هەمەتوانێت تۆ پێ بکەنی پێی بگریەی پێی و ئاوێنەیە بێ بۆ کۆمەلگاکەی خۆت. دەنگم نییە دڵنیام ئێستا بمبینێ نامناسێتەوە. ئەم شانۆ چۆن ئەتوانێ لایەنە جیاوازەکانی کەینەوە. شانۆ لەسەر مەسرح شتێکی زۆر جیاوازە، یەک دنیا شتری هەیە لەگەڵ خۆی، بەڵام شانۆی لەسەر شەقام و مەسرحیش ئیسە لە لای ئێمە لە ڕۆژهەڵات زۆر گرنگیە درێ بە ژینگە پارێزی و ژینگە دۆستی و نیشتمان خۆشەویستی. یانێ زۆر ڕاپێشێتۆ وەکو مرۆڤێک لە کۆمەلگایەکەژی شایەت تۆ دەسەڵاتی سیاسی پێ باش نەبێ بەوە بێژی من تەک لەگەڵ ژینگەی شتەڕەکەم. ژینگە شوێنێکە تۆ تایە ئەژیت، تایە هەوا ئەکێشی، نەفەسەکێشی وە بە ژینگەوە بەنەبینت. کەس شانۆ ئەتوانێ ئیسە لە مسرحی فارسیەکەی ئەژێت تەئاترە موحیتی، یانێ شانۆی ژینگەیی و ئەتوانی تۆ ئەو بیرۆکەی خۆتە ببیتە لادەیەک، ببیتە باخێک، ببیتە مەزرعەیەک، ببیتە ئەشکەوتێک وە کێفێک وە لای چەمێک، لای ئاوێک، لای بەحرێک. پس شانۆی محیتی بە وەرگێڕی بە کوردی شانۆیەکە بۆ ژینگە بێت زۆر باوە و زۆریش ئیمڕۆ لایەنی زۆری لێیەکرێتەوە. یانێ منۆکو دەرهێنەرێ منۆکو شانۆکارێک تا نیشتمانی خۆم خۆشنەوێ، تا ژینگەی خۆم خۆشنەوێ، تا کۆمەلگای خۆم خۆشنەوێ ناتوانم شانۆیەکی سەرکەوتوو پێشکەشکەم. بۆیە شانۆ گرنگی تایبەتەدا بە ژینگە. چەندێک بۆت فەلسەفە مهمە، چەندێک سیاسەتە بۆ مهمە، چەندێک کۆمەڵایەتی و ڕامیاریت بۆ مهمە، ئەوەندە بگرە زۆرتر لە ئیمڕۆ ژینگە مهمە. لە ڕۆژێکا کە حتا نەفەسکێشانیش قرسە لە شارە گەورەکانە بۆ نەی دووکەڵ و زۆر شترۆ ئیتر ئێمە وەختەیەژین ژینگەیانێ گشت یەگرێتەوە لە پاک و خاوێنی زبڵۆ، لە پاک و خاوێنی دار و دەوەن و ئاژەڵ و گشتێکێتە ناو چوارچێوەیە کەوانەیەک بە ناو شانۆی ژینگەیی و زۆر گرنگی پێدرێت. بۆ ئێوەی بەجێ دێڵە ئێوە قەرار بدەن بژیم یا خۆم بکوژە چیڵێ چی بکە تەواو ژیان بەردەوامە.
لە زۆربەی شانۆکانە ئەوەی کە من بەرچاوم کەوت پێت گرنگێکی تەواو بە ژینگە نەدراوە. یەک دوو گروپ نەبێ کە کاریان لەسەر پاکوخاوێنی ژینگە کردو و پاراستنی ئەو ئاو ژینگە هەمویان کردو. بەڵام من لێرەوە داوایەکم لە تەواوی دەرهێنەرەکان لە نووسەرەکان هەیە کە بتوانن زیاتر گرنگی بە ژینگە بدەن، یاخود کاری شانۆی لەسەر ژینگە بکەن، یاخود هیچ کە نەبێ بەشێک لە کارە شانۆیەکان بگاتە ڕادەیە کە زیاتر گرنگی بە ژینگە بدرێت و پاکوخاوێنی ژینگەکە ڕابگرێ. نەک لە دەورە فیستیڤاڵ پێویستە لە تەواوی بەشەکان لە تەواوی بەڕێوەبەراتەکان یاخود هەر کارێکی تر بێ کە ئەکرێ زیاتر گرنگی بە پاکوخاوێنی ژینگە بدرێت. هیوادارم ئێمە بتوانین لە ڕێی شانۆوە ئەگەر نەتوانین لە دەرەوە کەسەکان وشیار بکەینەوە بتوانین لە ڕێی شانۆوە ئەم فیستیڤاڵانە بخۆزینەوانێ بۆ وشیارکردنەوەی تاکی کۆمەڵگا سەبارەت بە ژینگە. بەدڵنیایی لە ئێستاە گەر سەرنجی هەموو دنیا بین گرنگێکی زۆر زۆر تایبەتی بە ژینگە و بە ژینگە پارێزی و ئاژەڵ دۆستی و تەنانەت سروش دۆستی ئەدرێ بۆیە ئێمەش گرنگە وەکو بواری هونەری و شانۆ و دراما و ئۆپەرێت و بۆ هەموو بوارەکانی تر کە بیکەینە خەمێکی گەورەی خۆمان لەبەرەوەی کە کاتێکە تۆ لە شانۆیەکە یا لە درامایەکە یا لە کلیپێکا کە ژینگە دۆستی یا ژینگە پارێزی یەخەیتە ڕوو جوانیەکانی ژینگە ئەخەیتە ڕوو لە هەمان کاتە ناشرینیەکانی پیسکردنی ژینگە ئەخەیتە ڕوو ئەمانە کاریگەری ڕاستەوخۆ دروستەکە بۆیە بەڕای من بوا باشترەکە لە ناو فێستیڤاڵەکانە بیکەن بە مەرجێک یان فیستیڤاڵی تایبەتی سازکرد بۆ ژینگە پارێزی ژینگە دۆستی یا بیکەن بە مەرجێکە چەند نمایشێکە تایبەت بێ بە ژینگە بە تایبەتی کە کاتێکە لە شەقام کۆمەڵێک نمایش پێشکەشەکەی بە دڵنیایە چیتە ناو ژینگەوە چیتە ناو گۆڕەپانەوە ناو شوێنە گشتیەکانەوە بۆیە لەبەرەوە گرنگەکە گرنگی بەو لایەنە بدرێ و بکرێ بە مەرجێکە ئەبێ ئەو دەقانە یا ئەو نمایشانەی کە ئەکرێن مەرجی ژینگە دۆستی و ژینگە پارێزی تیابێ تەنانەت دواش دێ بکەی کە ئەو کەسانەی کە دەوێ ئامادەن بینەرەکان ئامادەن جۆرێک لە ڕاهاتن ڕابهێنرێکە ئەویش جاریشکە ینی کاتێکە ئەکتەرەکە بینێکە داوای ژینگە دۆستی و ژینگە پارێزی و پاراستنی ژینگە و ئاژەڵ دۆستی ئەواناکە دیارە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر بینەر و بەرامبەرەکەش دروستەکات. من بە شەو لێ پاسەوان بە ڕۆژیش ئالێرەیە ماسی دۆشم. هاي ئەوە چییە؟ ئەوە ئەمزت ئێنا ناوی هەیە وەکو من و تۆ. ئەوە پیاوی زلمەکە بوو؟ بەڵێ بەڵێ وازی لێ بێنە. چێکا لێرە؟ ئەوەی تر لێرەش لە نهۆمی ژمارە. واو زۆر نەڵێ. من پێم وایە پرسی ژینگە و باسکردن لە ژینگە لە تەواو بوارەکانەوە عەلەل خصوص شانۆ تەمەنێ درێژی نییە چ لە ڕۆژهەڵات چ لە ئێران چ لە ئەم شەرقل ئەوسەتە کە ئێمە تایەژین و خاستن لە کوردستان لەم چەند ساڵی داهاتوو یانە بگرێت 10 ساڵێکە بێ پرسی ژینگە زۆر زۆر تێکەڵ بووە بە کارە شانۆیەکانەوە بەعام بە هونەرەوە و شانۆیش لایەکی خاصی کردوسەوە لە پرسی ژینگە بەعام زۆر ڕەمن بیرم یە لە ڕۆژهەڵات لە ئەوەی کە گەرەکیان بوو بەنداوێ دروستکەن لە هەورامان لەسەر کانیبڵ کانیەک زۆر گەورە بوو و چەندانە شانۆ لەسەرمە دروست بوو کە بەری گرت پێیان کە ئەو کانیە لە بین نەچێ و هەروە بۆ زرێبار بۆ خنکانی زرێبار بۆ لە بینچوونی زرێبار لە مەریواناکە ئیتر بەحرێکی گەورەیە چەندین شانۆ بڵم وەرجا عەرز کرا من پێم وایە لە باشوور کەمتر لاکراوە سۆ نایەژم نەبووە چونکە لە فستیواڵەکان تری دەربەرنیخان بووم و ئەزانم لاکراوە تۆ لێ بەڵام من وەکو فەنانێ ئەمەوێت هونەرمەندان نووسەرەکانمان زۆرتر لا لەم بەسڵەکەنەوە ئمە حەتی شتەکە لەبێ نەچێ
ئەگەر ژینگەمان نامێنێت ژیان نامێنێ ئاو نامێنێ ژیان نامێنێ هەزار دانیشتە بێت فایدەی نییە بۆیە ئەڵێم لە شانۆی سەرشەقامی دەربەنی خانە چەند دانە ئیشمان بووە لەسەر ژینگە بووە هەر لەم فستیواڵیجا هەبوومانە ئیشی ئەتوانم بێژم ئیشی کۆیە لەسەر ژینگە بووە یەک دوو ئیش تریش لەسەر ژینگە بووە بەڵام کەمە ئێمە ئەگەر بمانەوێت ئیشی ژینگە و بەشی شانۆ کاریگەری بێ لەسەر جمهور و لەسەر کۆمەڵگا ئەشێ شانۆ بچێتە ناو خەڵک نەفەت بەس ناو فستیواڵەکان نابێت شانۆ بڕواتە لادیەکان عەرز کرێ بڕواتە قەزاکان عەرز کرێ لە شارەکانە عەرز کرێ لە مۆڵەکانە عەرز کرێ و پرسی ژینگە گشتی گرێتەوە یانە بەس لایەنێ خاسی هونەرمەند نەبێ کێشەیەکە هەیە ئێمە شانۆەکەین بەس هونەرمەند دەبینێ جمهوری عادی نایبینێ هەرچەند لەم فستیواڵاوە نییە تۆ بینیت دەوروبەرە کۆڵێ لە مناڵی چکۆلەوە هاتیایە تا پیرەمێردێک و گشت تەمەنەکانی بینن و کاریگەری فستیواڵە بەڵام ئەشێ لە فستیواڵ دەرچێ ئەگە گەرەکمان بێ ژینگە پارێزی تێکەڵ شانۆکەین کە شانۆی ژینگەییمان بۆ دروست ببێت. چی؟ ئازادکردن؟ ئازادکردن نا. ئێمە هەمیشە لە چوارچەوەی فستیڤالەکانی ئەو چەند خولەی فستیڤال بەڕێوە چۆ تا ئەم خولای کۆتایی ئێستا بەشێکی زۆر لە نمایشەکان پەیوەندیدار بۆ بە ژینگە بابەتی مناڵ بابەتی تونوتیژی خێزانی بۆیە فستیڤاڵی شانۆی شەقام هەمیشە نمایشەکان جۆرا و جۆرە و لە بەرنامەکانی داهاتوویشمانە هەمیشە هەوڵەدەین یەکێک لە نمایشەکان دوو لە نمایشەکان بۆ ژینگە بێ هەندێک جار نمایشی تایبەتمان بۆ ژینگە هەبووە. بەدڵنیایی من وەکوتم ئێمە ئیش کارمان کردووە تایبەت ینی عەرزێکی کاملمان کردووە جگەل لە فستیڤاڵ نمایشێکمان حازر کردووە لەم پارکە لە دوای مەسەڵەن نمایشەکە پارکەکەمان کۆ کردووە بە بینەران وەیە گرنگی ژینگە گرنگێکی گەورەی هەیە لە فستیڤاڵی شانۆی شەقامە. موادێکی فرە زەرێرمەنە بۆ شارەکەمان واللهی ئاوەکەی پیس کردێ واللهی لە هەر لایەکۆ ئەم خەڵکە تێگەژن ئەمە خەتای ئەم هەموو قوت و پلاسیک و دەبە کیسانەیەکە لەوە ڕەدێتە ناو ئاوەکەی دەربەنی خانەوە واللهی ئەمەش نازانین چی بێتین. بەدڵنیاییەوە بابەتی ژینگەی کە کەوتمان لە بابەتی زیندۆکانی ئەمڕۆکە ئەبێ قسەی لەسەر بکرێت و پێشنیاریش ئەەکەم یاخود ئەشکرێ یعنی ساڵانە کە فستیڤاڵ ساز ئەکرێ بە پێی بارودۆخەکە بە پێی کاتەکە هەندێک لەو فستیڤاڵانە دروشمی ژینگە پارێزیان هەبێ مەبەستن کە تۆ باسی دروشم ئەەکەی ئەو کاتە هەندێک بنەمات هەیە بۆ وەرگرتنی کارەکان لە ناو فستیڤاڵەکە ئەبێت بنەماکانی لەوە بێت کە خزمەتی ژینگە بکات چۆن ژینگە بپارێزین خۆ پاراستنی ژینگە بە تەنها چاندنی دار و درەخت نییە لەوە زۆر گرنگتر هەیە کە ئێمە چۆن بتوانین ئەم خاکەی لەسەرین و ئەو زەمینەی ئێمە هاتوچۆی پیاەکەین و ئەو ماڵانەی تیاژین ئەو شوێنانەی کاری تیاەکەین بە شانۆشەوە کە جنگێکی زۆر سەرەکیە لە ناو پانتایی هونەرە چی بکە بۆ ئەوی بتوانێت خزمەتی ژینگە بکات چۆن لە خوێندنگاکانە لە بواری پەروەردا لە بواری ڕۆشنبیریە بواری شانۆش بۆ نمونە لە فستیڤاڵەکانی شانۆی شەقام پێم وایە ئەکرێت یا پێشنیار ئەەکەم مادەم لە کوردستان سێ فستیڤاڵی شانۆی شەقامەیە ئەتوانێت بەشێک لە پەراوێزی ئەم فستیڤاڵانە لە پێناو پەیامی ژینگە پارێزیە بێ لەبەرەوەی لە دەرەوەیە لە کەشوهەوایەکی ئازادایە و پاراستنی کەشوهەوای ئازادیش بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو تاکێکە بە هونەرمەند و ڕۆشنبیری و کەسانی ئاساییەوە بۆی هیوادارم ئەم پێشنیارانە وەربگیرێ و هیوادارم بتوانین بە هەمومان خزمەتی ژینگە بکەین و بەتابەتی لەم گردبوونەوانە مەسلەی فرەدانی خۆڵ خواردنی گوڵە بە ڕۆژە یا هەر خواردنێکی تر کە گرد ئەبیتەوە لەم فستیڤاڵانە ئەرکی سەرشانی ئێمە ئەوانەی کە گرد دەبنەوە چۆن پاش خۆیان دەبەی ئاوەکان
خواردنەکان خاشاکەکان کۆ ئەکەنەوە خۆ پاراستنی ژینگە ئەلەم شتە وردانەوە دروست دەبێ و دواترە بێ بە پەیامێکی گەورە سیەکەی کیمیاوی شتی پیس هەموو یەکە ناو بۆ ئاوە تەنانەت ئێستا لە دەربەنیخانە زۆرترین ڕێژەی شێرپەنجە هۆکارەکەی تەنها ئەو ئاوی دەربەنیخانە هۆکارەکەی ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئاوی بەحرەکە ناخۆینەوە یا بێ بۆین لەکانی ئاو بێنین یا بێ بڕۆی فلترێ بکڕی تنازاوە فلترێش پاکەیانە ئەوە ئاوی خواردنەوەیە بۆ دەربەنیخان ئەنجا یعنی ئەوەنە زبلی تایە جاریبە هەیە دوو بەلەم پێکەوە بەسنی زبڵەکەی ئەو کاتە کە سەر ڕێژ بوو زبڵەکان فرەدا یان لە قەرافی بەحرەکەەوە شۆفڵی هەن یعنی زبل و پیسەکەی دەرەکەن ئەوەنە زبلی تایان بەڕاستی ئەیبین هەست ناکەیەوە ئاوە دڵنیاییەوە ئێمە لەبەر ئەوەی مێژووی شانۆ لە وڵاتی ئێمە مێژوویەکی زۆر درێژی نییە و بە تایبەتی شانۆی شەقامیش دروستکردنی هەروە ئاسان نەبوو کە گەیشتۆتە ئەمە بە چەند خولێکا تێپەڕیوە هەڵبەتە کاتی ئەوێ بتانی تۆ فستیواڵێکی تایبەتت هەبێ بە ژینگە ئەو کاتە ئەتوانرێت هونەرمەندانی شانۆکاران بە هاوکاری لەگەڵ گەشت و گوزار و ئاوەدانکردنەوە ئەوان زیاتر پرۆژەکە بگرنە دەست بۆ ئاوەدانکردنەوە بۆ پاراستنی ژینگە چونکە ئەمە بە تەنها خەمی هونەرمەند نییە لەگەڵ ئەوەی کە خەمی گەشت و گوزارە خەمی وەزارەتی ئاوەدانکردنەوە خەمی شارەوانی ناوچەکانە هەموو پێکەوە ئەتوانن ساڵانە لە بۆنەیەکی نەتەوایەتیە لە بۆنەیەکی دیاریکرا و تایبەت بۆ نمونە تایبەت بە دروستکردنی یاخود دامەزراندنی ئەو شارە ئیتر سلێمانیە دەربەنیخانە ڕەواندوزە ڕانێت ئەتوانێت لەو ڕۆژە فیستیڤاڵێکی زۆر تایبەت بە ژینگە پارێزی دروست بکرێت کە هەموو لایەنەکانیش بگرێتەوە و شانۆش بەشێک بێتەوە. بێگومان نازانی ئەگەر بتزانایە ئەوەندەش دوا ناکەوتی چییە؟ ئەڵێ شەرمەکەی؟ نا من نایە دەخۆت وەرە هەمووی دۆڕە خانووەکەشی دۆڕە تەنها و تەنها منی مایەوە من پێم وایە پێویستە بەرپرسانی حکومی لێرە لە باشوور کەوانەیەکی جیاوازکەنەوە بۆ ژینگە و هونەر بەعام وە شانۆیش ئەتوانێت لەم دەورە دەوری سەرەکی ببینێ شانۆ سینەما بەو دەلیلەوە ئیتر هەچی شتێکە نەیەژن چونکە وەزارەتی ڕۆشنبیری هەیە ئیتێمە ئیشبان نییە لە وەزارەتی کشت و کاڵەوە تا تەواو وەزارەتەکانی تر فەرهەنگ سەرەکیترین شتە و هونەر باشترین شتە کە شتەکان خۆیانێت پێ بگەێنن لە وەزارەتی کارەبا ئەتوانێت کاریگەر بێ وەزارەتی ئاو بخصوص ئاو ئەتوانێت کاریگەر بێ پیس سەدەک بەندەکاوەکان پیس نەکرێت چیک نەکرێت ئەمانە ئەتوانن بەرپرسەکانیان لەگەڵ گروپە هونەریەکانە گروپە شانۆیەکانە عەقد و قەرارداز بەسن لە توول ساڵە نەبەست ئەم فستیواڵ بۆ ئەو فستیواڵەوە وەکو نانی ئەم نانی جەژن بۆ ئەو نانی جەژن زوو ئیسا کاری هونەریەوە بۆ ئەم فستیواڵ بۆ ئەو فستیواڵەوە ئەگەر لە ڕۆشنبیری دەرچێت و وەزارەتە پەیوەندیدارەکانی تری ژینگەیی بەجیا کەوانەیە بۆ ئەمەکەنەوە من پێم وایە ئەتوانێت بێ بە هەڵقە وەسڵێک بۆ لە بین خەڵک و شانۆوە و ئەو وەختە کاریگەریە بێت تۆ هەر لە بواری شانۆی ژینگەیە ئەمە ئەتوان بەس فستیواڵێک بۆ شانۆی ژینگەیی بەڕێوە بچێت
بەس فستیواڵێ لەسەر ئاو بەڕێوە بچێت ئێمە چۆن ئاو من زۆر لە باشوور ژیاوم زۆر ئاو ئەبینی لە تانکیەکە 4 سعات ئاوە ڕوا ناڕابی بەسێ کابرا ئەمە فەرهەنگی ئەوێ ئەمە بە شانۆ ئەتوانی پێ بکرێت زۆر لە شەقامێک لە کۆڵانێک کابرا قسەیەکە دووژن ئاوا 4 سعات قسەکە لەنگە چی پێڵێن لێرە ها بەدەستی و ئاوەکە ئەڕوە هەر نایبەسێ ئەوە هوەرە ئەوە شانۆ ئەتوانێەوە ئەوە بگرێت و زۆر بۆ کارەبە ئابینی 3 ڕۆژە یا ڕۆژنە نایکوژێنێتەوە یا ئەبینیت بۆ گوڵکەندنەوە لە یا بۆ ئاژەڵ یا بۆ خۆشەویستی گیا خۆشەویستی دار ئێمە ئەگەر ئەو دارە سەوزە نەمێنێن نەفەس کێشان بۆمان کێشە دروستەکە نەخۆش ئەەکەوین زۆرترین پیس و پۆخڵی هەوا ئەو بەرگودارە ئیگرێ ئەگەر ئەوانە نەمێنێ ژیان نامێنێ بۆیە پێویستە وەزارەتەکانی تر خارج لە ڕۆشنبیری لایەکی دگمەکەنەوە لەسەر ژینگە و ژینگە پارێزی وەشانۆ بیزەبەت لەسەر تەئاتری ژینگەیی یەک دنیا قسەی هەیە و پێناسەی هەیە و هونەرمەندی خۆی پێگەێنێت من پێم وایە ئەتوانێت باشووری چونکە ئیسا بینم خەڵکەچن بۆ سەیران تۆخلەکان خۆیان حتا زڵی خۆیان کەمێ جەمەکەنەوە جاران وانە بوو ئەبینی دوای هەر سەیران و جمعەیە یەک ماشاتە کرد تەرێقە بیتۆکە ئێرا کوردستانە من پێم وایە هەر کوردێ بە تاک ئەتوانێت هونەرمەندێکی شانۆکار بێ بۆ پاکردخاوێنی ژینگە ئێوە ویستوتانە سەرۆک بژن دووەم دژایەتی ویستی خواتان کردووە سەرۆک پەیوەندێکی بەویستی خواوە هەیە